وەختتان وەخێر یارانە ڕاپەڕینە کوردەوارە سەربەخۆ. ئەمشەو ئێمە دیبێتێکمانەوێ مفەسەڵ بۆ یاران و ئینقلابیانە و هەڵتەکێنەرانە ئەم کوردەوارە سەبارەت بە اختلافات و تەزادێک کە لەناوە حیزب دموکراتە کوردستانە ئێران حەدەکا کەوتگە. چون لە ڕۆژانە ڕابردوو هەندێک لە یارانە ئێمە بە سوورەتە هەناردنە مەقالە و نووسین و پرسیار خەریک بوون ئەم ڕەوەندەیان بەڕەسی ئەکردووە داوایان کرد کە ئێمە تەحلیلێک لەم اتفاقاتە بکەین. بۆیە بە زەروریمان زانی ئەمشەو دیبەیتێک بە تاقەت و سەبر کە ڕەبتی هەیە بە هەموو کوردەوار و بەڕەسیکردنە ئەم اختلافاتەی حیزبی دموکرات و کارنامەی ڕابردووی حیزب دموکراتە کوردستانە ئێران بەنەوعێک هەموو چوارچەوەی ئەم کوردەوارە ئێمە ئەگرێتەوە و ئەو بنیانە سەقەتەی کە ڕەوتێکیان لە ژێرن ناوە مبارزاتە کوردی بۆ مردم تعریف کردبووە. هەر بۆیە زەروریە ئێمە چاوێک بەمە بخشێنین، چون ژیان ئمڕۆیە ئێمە سەمەرەیە کارەکان و اتفاقاتێکە کە لە ڕابردووە نەسڵە پێش لە ئێمە کردیان و ئەنجامیاندا. هەروە کە جیهان قەرنە 20 جیهانێک بوو کە متەفەکرین و تێگەیشتوان و خاوەنبیرانە کۆمەڵگای غەربی تەسەووریان کرد و بوو بە مەودای لێدان و سیمڕ یەکتری کە ئێوە دیتان سەرمایەداری لە قاڵبە فەشیزم و نەزیسم و لیبرالیزم هاو کاسە بوون تەکە یەکتریە و لە تەقابڵ و لە شەڕێکە کە پێی سۆسیالیزمە شەورەویشی تێکێشتە ئاگریشیان کردو لە تەی دوو جەنگە جیهانی و دوای ئەوە دوو قوتبیکردنە دنیا و شەڕە ساردە نێوان ئیتیحادە جەماهیرە شەوروی و ئیاڵەتە متحدەی ئەمریکا و دۆستەکانی. ئەم اتفاقاتانەی کە لە کوردەوار ئێمە ئەکەوێت و ئێوە شاهیدن لە فەقیری، لە دەستەنگی، لە هاڕیاگی، لە نەمانە متمانە، لە لەبێنچوونە بنەمای ئەخلاقی، لە نەمانە بەهاو ئەرزش لە ناوە کۆمەڵگا و ئەوەی کە حاکم بووگە سرفەن ویستە پوڵخوازیە بە هەر شێوەیەک. ئەمانە دەرەنجامی پرۆسەسێکی ژیان پێکریاک بووگن لەم کوردەوارە ئێمە کە هەرکام لەم ئەنستیتۆ موەسسەساتانە دەستیان بووگە لە دروستکردنی کۆمەڵگای ئاوا. تەبیعەتەن هەر جیلێکی کۆمەڵایەتی پێی وایە بورهەوە زەمانێک کە تێیە ئەژیت تەمامی مطلق و حەقیقەتی واتیە و ناتوانێت تەسەووری جیهانێکی تر بکات لە ڕابردوو و یان لە داهاتوو. ئەمە کێ وای پێکردەگە؟ ئەمە نەزامە سوڵتە وای پێکردەگە. ئێوە لە خۆتان بپرسن نەزامی پەروەردە و ئاموزش و پەروەرش کە لە ژێرت دەسە، ئەمانەی کە پێی ئێژن دەوڵەت و ئێمە پێیان ئێژین بنەمای کۆرپۆریشنی، یعنی بونگاهی معامڵاتی، بونگاهی ماڵی لە ژێرە ناوە دەوڵەت میلەت، دەستگایەکیان هاورد بە ناوی پەروەردەی هەمەگانی. ئێوە بۆ لە خۆتان ناپرسن ئەم تەکنۆلۆژیە چی بوو لە زەرفە 100 ساڵە ڕابردوو؟ ئەم وڵاتانە نەیانتوانی ماشینێ دروستکەن، دەرزیە دروستکەن. ئایا ئینسانەکانی ئێمە مەوجوداتێکی دواکەوتگن؟ ئایا ئینسانەکانە ئێمە نەعادەرتاڵن و لە لەحاظە IQ و عەقڵ تەوانیان نییە؟ ئایا ئێمە نسبەت بە کۆرەییەک، نسبەت بە ژاپۆنیەک، نسبەت بە چینیەک، نسبەت بە کابرایەکی ئینگلیسی گێجتر و گەوجتر و داماوترین
لە کاتێکا کە ئێمە وەختی ئەم دنیا ئەوێنین وەختی سەفەرەکەین بەم دنیا ئەوێنین مردمەکانی ئەم دنیا سەدحی تێگەیشتن و ئایکیوی ئەقڵی و هۆشیان هیچ کە بەرتر لە ئێمە نییە بگەر لە فرجێگەیەکە ناکاتە حەدە ئێمە ئەی بۆ ئێمە خەسیاگ و داماگ و بێدەسەڵات و بێدەرەتان بەردریاگین جۆرێک کە هیچ بەهایەک و ئەرزشی بۆ خۆمان قائل نیین جۆرێک کە پێمان وایە ئەگەر ئەربابێ مەوجود نەبێ ناتوانین نانخۆین ناتوانین لەسەر ئەژنۆکانە خۆمان بوێسین چی بکەین ساحەیەوە حیچێک لەم دنیا نین و سواڵەکەین بە دیارە ئەوەی کە سەرچاوەی دەسەڵات و قودرەت و کۆنتڕۆڵە پوولی وا لە دەسا پس تۆ لەگرا بە نەتیجەیەک ئەگەی و ئەو نەتیجە ئەوە سەکە دانانە دەستگاهە ئامۆزش و پەروەرش و پەروەردە بۆ دروستکردنی سەنعەتگەر و تێگەیشت و دانشمەند نەبوو بۆ دروستکردنی ئینسانی گەوجی بێهۆڤیەت بوو بۆ دروستکردنی ئینسانێک کە شوناسێکی تری پێ بدەی بوو بۆیە مەردەمە ئێمە گێژ بووگن نەکوردن نە لە قاڵبە ئینسانی ئەماگەن نە کۆمەڵگان هەرچێکیان نەماگە بنەماکانە کۆنە کوردیان لەدەست چووگە دەیان تعریف و ڕەوایەتیان لەسەر دریاگە بوویە تۆ ئەمڕۆ شاهێدی ئێژن دنیای ئەمڕۆ دنیای برندە جۆرا و جۆرەکانە کابرا بەناو موسڵمانە بە لەباس پوشین نایکیە بە لەباس لەبەرکردن نایکیە بە خۆراک خواردن ئینتەرنەشناڵە ڕۆژە لازانیا ئەخوات ڕۆژە پیتزا ئەخوات ڕۆژە پەتە ئەخوات ڕۆژێکی شەوانەیە کلانە بخوا ستایڵەکانیان فەرقی کردگە دنیای فتیشیە ئەم نۆع خەسیاگیە دەرەنجامە چی بوو بۆ مردمی ئێمە وا هاڕیاگ و بێدەنگن بۆ مردمە ئێمە لە قاڵبە مردمە حزوریان نییە بۆ مردمە ئێمە مەسئولیەت ناگری ئەرێ بوو لە زوانە ئێمە هیچ منتقی حاکم نییە بۆ زوانی ئێمە پەیڕەوی هیچ منتقی ناکات هیچ چمکێ مەفهومێک کە بە درێژایی تاریخی دروستکریاگە مردمە ئێمە تەکان نادا تۆ ئەوینی بۆچی لەگرا زوانێک بەرجەستە کریاگە سۆپی ئێژن زوانە کەتابەت کە قسەی پێەکەی بەناوە سۆرانی هیچ کەسێتەکان نادا هیچ ئاڵ و گۆڕێکی جددی دروست ناکە بۆ نایکە ئینسان ئێشەیان بە ئیستدلال ومنطق قبول کات و دیالۆگکە و گفتگۆکە یا ئەوەی کە تۆ ئێشی ڕێگەی دیالۆگکردن و گفتگۆکردن لەگەڵ یا پەیداکەی ئێمە ساڵها وەختێ بەڕەسیمان کرد دیمان ئەمانەی ئەم حیزبانە کردیان تحتە ناوە کوردایەتی دروستکردنی زوانێکی بێمنتق بوو زوانێکی شاخاوی بێمنتق زوانێکی بەدەوی شاخاوی بێمنتق کە تۆ لەگەڵی ئینسانەکەیە کە گەرەکتە قسە بکەی ناتوانی بە منتق قسە بکەی بەڵکو ئێژێ بە دنیای ڕەمز و ڕاز و ئاواتێکیا قسە بکەی ئەو نافەهمێ پێناسەی دوژمن چییە یا ئیشی بدەی وەسەریا تا بفەهمێ دوژمن چییە یاشی تو بزانی ئەم ئاغا ئەلا ڕقمە ئەوەی کە ئەم گشتە خیانەتە ئەوێنی چۆن بە پڕڕوئی هەر ئیسرارەکە لەسەر ئەوەی کە ئەو ئەیوێنی لەزا تۆ ئەوێنی دەریافت ئەم لە مەفاهیم خەدە شتێکی پێکەنینداری دواکەوتوانەس ئەم دوژمن وەکو دەرکە ئیدراکیە حیسیەکەی ئەیوێنێت هەرکە تووڕە بێت و ناوچەوان بات و یەکا و جمێنی دایک و خۆشکی پێبا بە نەزەر ئەو دوژمنە هەرکە پێ ئەکەنی و لە بخەند لێدا و ئارام قسە ئەکا لە نەزەری ئەو دۆسە هەرکە بە کوردی قسە ئەکا بە قەوڵە خۆی دۆسە هەر کەس
سیپاڵە کوردی و دەمەقۆپانە کوردی و شەرواڵە کوردی لە پێەکە کووردە دۆزە. تۆ ئەوێنی لە پشتە ئەم زوانە کە ئیشتی ئەم جەهانە زیستیە تەسویر کات منتەق نەخەفتگە بۆیە تۆ بە منتەق ناتوانانی دەکێ مردمە قسە بکەی. کێ هات کە وای کرد کە بە مردمە؟ کێ هات کە بەشێک لەم مردمیە تحتە ناوە زوانێکی گەوج کریاگی حیزبی خەساندگە بە ناوی زوانی کە تابەتی ڕەسمیە کورد بازیە حیزبی. مەسالێکتان بۆ لێ بەم. مەسەڵەن تۆ لە وادی فەلسەفە و علوم اجتماعیە شتێکت هەست بە ناوی ڕیڤیو، دووبارە دیتنەوە. ڤیو یعنی دید، یعنی منزەر بە عەرەبی. ڕیڤیو بە زووە نام حیزبانە کردگە بە خۆداچوونەوە. تماشا کە تۆ ڕوانگەیەکت هەست، ئوفوق و ئاسۆی ڕوانینێکت هەست، وەختێک ئەزانی ئەم ئاسۆی ڕوانینتە دروست نییە، ئێشێ ئاسۆی ڕوانینەکەت بگۆڕیت. ئەم ڕیڤیوە هاتکن تەرجمەیان کردگەسۆ لە زوانە یدیشە فارسی بە بازنگەری، دووبارە دیتنەوە. ئەو نگاه خۆتە جارێکی تر پێیا بچیتەوە. ئەمانە هاتکن ئێژن بە خۆداچوونەوە. یعنی چۆن بە خۆمانە بچینەوە وەکو ژوژوو قشکەین بڕۆینە ناوە یەک. یعنی چۆن ئینسان بە خۆیان ئەچێتەوە، چۆن ئەچێتە ناوە خۆی. لە کونێکیە مەسەڵەن کلکا بە گوێیە، کلکا بە لووتیە ئەچێتەوە بە خۆیە. تۆ ئەم دێکی واتیە، ئەم دێکی واتیە لەبەرەوەی مشتێ نەزۆک دروستکەی، مشتێ ئینسان دروستکەی کە ئەدلەتیە کار ناکە. ئەچ 1 2 3 4 سەنەدی بۆ تێری تۆ کە ئەمەی کە خیانەت ئەکا، ئەم خیانەتە بەیانی یەخە بە تۆ ئەگری، یا بەیانی تۆ ژیانت تەنگتر ئەوێ. من ئەودەتان ئەدەم بە ئوستورەی ئارەش. هەر ئەم چیرۆکانەی ئێمە کە باو بوو لە ناو مردمە ئێمە و جوولەکە هات دزی و هات جوانە گۆرانی ئەمەی دەستکاری کرد و سواری کرد لەسەر خۆیانە. ئوستورەی ئارەش بەحسە داستانێکەکە کە سیاوەشە کەسرایی وتکیسیوە. ئارەش کێس گویا سپاهێک پەلامارە سەرزەمینێکەدا و قەرارە لە بەرامبەر ئەم سەرزەمینە شەڕ بکەن تا زەمینیان، حەیاتیان، خۆراکیان لێ بسێنن، تەنگتری کەنەوە. ئارەش ئینسانێکە هەڵەسێتەوە و ئێژێت ئەم سەرزەمینە ئێمە ئەگەر بکەوێتە ژێرە دەسە دوژمن سنوورەکانی بچووک ئەوێتەوە، ماڵە ئێمە بچووکتر ئەوێتەوە، سفرەکەی ئێمە تەنگتر ئەوێتەوە، نان ئێمە کەمتر ئەوێتەوە، پیاوەتی و غروور و مەردانگی و سینەی ئەستور لەناوە ئەم سەرزەمینە نامێنێ. سەرشۆڕە بین، ملشۆڕە بین، سواڵ کەر ئەبین، بەلەنگازی ئەکەین. بۆ ئارەش ئەژێت لەگەڵ دوژمنە من تیرێ ئەتەقێنم، حتا هەر کوێ ئەم تیرە چوو سنوورە وڵاتم منە و لۆ بەدوایی بۆ ئێوە. ئارەش ڕواتە سەر بەرزترین لووتکە کە کێوە دەماوەند بێ، تیرێکە خاتە چلەی کەوانەکەی، تەواو گیانە خۆی، تەواو گیانە خۆی ئەکاتە وزەی ئەم تیرە، چون ئەگەر ئەم تیرە کەم بفڕێ سەرزەمین بچووک ئەوێ، کە سەرزەمین بچووک بوو جێی ژیانە تۆ کەمتر ئەوێ.
سفرت بچووکتر ئەوێ غڕورت نامێنێ کەرامەتت نامێنێ ئیرادت نامێنێ بۆیە ئەو ئێشێ ئەم تیرە هەتا ئەتوانێ بیفڕێنی وەلذا ئارەش وەختی تیرەکە ئەتەقێنێت کە ئەڕۆن ئەوێنن ئارەش نەماگە ئارەش لاشەی نەکەوتگە هەموو گۆشتە بەدەنە ئارەش بووگە بەهێز و بەوزە و کریاگە سەناوە چلەی ئەم کەوانە بۆ خاتری ئەوەی ئەم تیرە بفڕێ ئارەش گیانەخۆی فەدایە مەردەمەکە ئاتۆ ژنیت حەزەکەی پیاگی عاشقت وێ 100 پیاگ عاشقت ون ئاتۆ پیاگی حەزەکەی 100 ژن خۆشتیان گەرەکوێ و شعر بە باڵا تا بێژن ئەوەی کە ئەبێ بە سەربازە وەتەن عاشقە مەردمەکەیەتی عاشقە خاکەکەیەتی بۆیە تۆ عاشقە سەربازە وەتەنی چون سەربازە وەتەن لەبەر خاترە عشق تۆ لە بەرامبەرە دوژمنە ئەوێسیت بۆیە مقەدەسە تۆ وەختی ئەمە نەزانیت بعد بوت مهم نییە ئەم ئەفسانە بەڕاست بە درۆ ئەم چیرۆکە جعلیە بۆچی دروستکریاگە کاورا بۆچی ئیشی خۆی بچێت گیانە خۆی بکاتە ناوە تیرە کەمانێک کە بچێ یا بمرێ چ تاسیرێکی بۆ تۆ پاڵە داگەسەوە وایەتە گیانە فکر و خۆت و ژیانە خۆت و گیرفانە خۆتە دێ ئەم گیرفانە تۆ چۆن کارەکە هەروە لە خۆی و کارەکە هەروە لە خۆی وە زاڵم نێگەرەکە پوف حەقە تۆ بخوا چۆنیشێ لە چی بترسێ چون تۆ پێژی تۆ ئینسان نییەی تێمەگەرەوە بۆی مهمە تۆ پێبێژی تۆ ئینسان نییە یا هەی ئەو ئاغاز تەپی داگەسمە لەسەرە تۆ نۆکەری ئەو سەروەرە لەذا وەختێک زوانەکە منتقی تیانە 2000 دانە تۆ دەلیل بۆ کاورا بێرۆ کاورەتەکان ناخوا ئیلا ئەوەی کە گوزیبەی بێناوی سەریا چون ئەم ئینسانە لە جەهانە زیستیەکە نەهات کە منتقێ پەیڕەویکە بە ئستدلال بفەهمێ کێ دۆسە کێ دژمنە بۆ ژیانی خراپە بۆچی چۆن ژیانی باشتر ئەوێت چۆن نائینسانە چۆن ئینسان ئەوێت نافەهمێ کێ ئەم زوانە سەقەتەی دروست کردە ئەمانە نەچوونە شاخ کە ڕەهایی بێرن نەچوونە شاخ کە سەرزەمین بگرنەوە ئەمانە چوونە شاخ کە مەردم سەقەتکەن ئەلکەنیکەن دەمی لە گۆکردن بکەوی بۆیە تو تماشاکەی دانی حیزبی غەرقە لە فەساد و کەسافەتە لە پاسدارێک کەسیفترە لە فەساد و تەجاوز و تەعەدا و جنایەتە بەڵام هەریشی ڕێزی بگری بۆ ئەو نافەهمێ ئەو ئستدلالەکەی وەکو مەڕ و ماڵات و حەیوانە ئەمە شکڵە کاوەڕەدا پەس وەکو منە نا تۆ دەمە قۆپانە کوردیش بکەیتە پێی و زوانە کوردیش قسە بکەی لەگرا اتفاقی کەوتگە کە تۆ چمکێگە خۆی بەناوە خیانەت بەناوە جینایەت بەناوە خیانەتە بە سەرزەمین خیانەتە بە ئینسانەکانی خیانەتە بە کوردیەت سزای تۆ مەرگە جا ئەو جار کە تۆ ئەواتف وە سزا نەمایش ئەدەی تەئاتری ئەەکەی ئەوسا کابرا ئەواتف مەعمولەن بە حەرەکات و دەرەکەفێ مەسەڵەن کاورا لێ ئەقۆمیا کەسێکی ئەمرد کۆسی ئەکەوت کوڕنی دەوێت تا ئەوێ ئەڕنی قژی ئەقرتاند قژی ئەڕنی پیاگە ڕیشی نەئەتاشی ناچوونە باوەشە ژنەکانیان ژنەکان نهاتنە باوەشە شووەکانیان ئازێتیان نەکرد ئەمە نەمایش غەم بوو نەمایش موسیبەتە گەورە بوو کە بەسەرت هاتگە و بە سوورەتە مەناسک و نەمایش نیشانیادا ئەواتف بە سوورەتە حەرەکاتە هاتە دەرەوە نیشانیەدا ترس قاچە دەرزە دەمگۆ ناکە نیشان ئەدرێت شەهامەت نمودی هەست نیشان ئەدرێ لە بوێریە
لە ڕۆکبێژیە، لە نەترسیە، لە شکاندنە سنوورەکان و زنجیرەکانە بەردەستە، لە چوونە بە دڵە تاریکیە، لە شەڕ دێوە زما، مێردە زما، جنۆکە، لە شوێنە شەڕ تەکە، نیروی غەیبی و نیروی زەمینی و دوژمنی حەوت سەرە، شەهامەت لەوێ دەرەکەوێ. تۆ وەختی خائن لەم سەرزەمینە ناکوژی، نەمایشێک نادەی کە چه ئەتفاقێ بۆ خائن ئەکەفێ، چونکە خیانەت هیچ تەئسیرێکی نییە، هیچ تەزاهوراتێکی اجتماعی نییە، هیچ واکنش و ڕەتفعلێکی نییە، جنایەت، فساد. ئەوەی لە کوردەواری داگیرکراو لەلایەن عێراق و ئمڕۆ ناڵە ئەکا بەدەست بنەماڵەی بارزانی، پاڵیشی داگەس و فکرەکە بە سندوقە ئینتخابات، قدرەت لە دەسە مەسعود بارزانی دەرتێری، زەهی خیاڵە باتڵ. تۆ براکەم ئەوەڵین فاسد خۆتی، تۆ لە تەمامە سیستەمە فەسادا ئەرتزاقەکەی، لە بەنوبەسەکانیە، لە خیانەتە بە مردمە، لە خیانەتە بە خۆتە، لە خیانەتە بە سەرزەمینتە بەشداری، لە قسە نەکردنە، لە دەمداخستنە، لەوەی کە تۆ مەرگت فەرامۆش کردەگە، تۆ خۆت مقڕەری ناکەی و دای نانەی کەی بمری، دڵە پێوە نییە بمری، وەلی تۆ هەر ئەمری. بۆیە فێر بووی بچی ئەمەڵە جەڕاحی بکەی و پولفرە بدزی و خواردنە وا بخۆی تا تەمەنە درێژوی. ئینسانێک کە مقڕەری نەکرد چۆن بمرێ، کەی بمرێ، هەموو ژیانی کۆیلەس. چون تۆ وەختێک نۆعی مەرگی خۆتە هەڵبژارد، کۆیلەی کەس نیت، بچووکە کەس نیت. وەی ڕاپەڕینی کوردەواری سەربەخۆ ڕۆژی ئەووەڵ وتی ئێمە مەرگمان لەسەر ئەژنۆی خۆمان دانیاکە، ئێمە مقڕەریەکەین چۆن بمرین، کەی بمرین، لەکوێ بمرین. نایەڵین نەتەبیعەت بیکەم، هاوتمان کورد بێ ئەجەل ئەمرێ، ئەمە کووردە، ئەمە ئینسانە کوردیە کە بێ ئەجەل ئەمرێ. ئەجەل بەمعناوی ئەو لەحزە مقڕەڕەی کە خوا دای ئەنێت بۆ ئینسان و فریشتەی ئەزرائیل توی جا نەکێشی، وەلی کورد ئینسانە کوردی بێ ئەجەل ئەمرێ. ئەم مقدمە واجب بوو یارانە ڕاپەڕین تا بفەهمی بۆ تۆ ئەلا ڕقمە جنایەت، تەجاوز، خیانەت، ڕزاڵەت، پەستی، بێشەرەفی، گەوادی هەنووز ئەدەیەک لەم کوردەوارە ئەچنە ناو ئەم حیزبانە، هەنووز ئەدەیە لەم کوردەوارە ئفتخار ئەکەن بە وجودە قازی حەمە و قاسم لو ئەمانە، مچەی بارزانی و مەسەی بارزانی و جەلە و مچەی هجری و عەبەی مۆتەدی و ئامانە. بۆ چون زوانەکە منتەقی تیانە، زوانی شاخاویە، زوانێکە کە لە شاخ وەکو مەڕوو ماڵات دروسیان کە لە منتەق پەیڕەوی ناکە، ئێشێ وەدار بێتەمە لەسەری تا بڕواتە دواوە، ناڕواتە دواوە. بۆیە تۆ حەیرانە مینی سەرە ئەماسی ئەمانە کێنی تر، تۆ چیت؟ من لە دیبێتەکایشم ئاخر لامەسە تۆ خۆت مشەخەس کە تو چکارەی، من قولاوەکە بخەمە کوێی تۆ بگرم، دەمە لوتە ما تەحتە بیخەمە کوێت. ئەرێ تۆ کوردی، تۆ بەشەری، تۆ ئیسلامیت، تۆ لیبراڵی، تۆ سۆسیالیستی، تۆ کێی مەوزە ئەخوات مشەخەسکە تا من بتوانم بە مەوزە تۆ لەگەڵ تۆ قسە بکەم. ئەمە کێز، ئەمە ئینسانهای شاخاوی بە شدەت پەدەرسوختە، عەقڵیان هەسا، عەقڵە جنایەت، عەقڵە خیانەت، عەقڵە مەعیشەتی بە شێوەی حەیوان هەیانە، خاس هەیانە.
بابێنە سەر ئێستا حیزبی دموکرات. ئەمانە ئیدعایان ئەکرد حیزبێکن کە بۆ کورد، بۆ مردمە کورد و سەرزەمینە کوردەوار مبارزەکەن. ئەم ئیدعا غەڵەتە، باتڵ بوو. بۆ باتڵ بوو؟ دلیلی ئەمەسە کە تۆ ئیشەی لە ئەوڵ دەفە بە وشیاری گەیشتبی کە کورد کێس، پاشان مغۆ بکەوێتە ناوی کۆمەڵگایەک. ئەم بێژی کورد کێس یعنی مەسئلە دروستکەی، بیکەیت و مەسئلە کورد بکەیت و مەسئلە، بعد بزانی ئەمە مەسئلەس، ئەمە کێشەس، ئەمە چه شکلیە، بعد بیری لێ بکەیتەوە من فەرقم تەکە ئەوانەی تەراچیە تەک ئینسانهای تەراچیە بۆ بە من ئێژن کورد، تۆ بکەویتە مشتومەڕ پرسیارەکە بنووسی پرسیار دەست پێ بکە. ئەمە اتفاقە نەکەفت. ئەی چۆن ئەمانە بوون و حیزب؟ تاریخەکەی وازانن. جەنگی جیهانی ئەوەڵ تەواو ئەوێت بریتانیا و فەڕەنسە تێن نۆعێک کۆرپۆرێشن لە مەنتەقەکە شروعکەن و دروستکردن. کۆرپۆرێشنی ئێرانی و تورکی و سووری و عێراقی دروست ئەکەن. هەنێ دەم چەرمەگ و بەچکەخان ئەوەن مەسەڵەن شەریکیان کە لەم کۆرپۆرێشنان لێدا کڵاوەنینە سەریان. یەواش یەواش مەفهومە کوردیەتیان بچووک ئەکەن و ئەیکەنە مەفهومە ئتنیکی قەومی. ئێستا ئیژن بۆ خاتری ئەوەی ئەم کوردیەتە ئالەگرا بێت و ئتنیکی قەومی ئێشەی سری مەقاومەت دروستکەین مردم بزانێت ئەمە مەقاومەتەکەن و ئەم قەوم و کوردە کوێ انتخابەکەن مۆکریان. تۆ ناگەهانەوێنی قازی محەممەدی تێ تەحمیلەکرێت بە مەهابات بە شانتاژ ئارتەشە سوور بچن خاتراتە پاسخ بە تاریخە شا بخوێنەوە، بچن بخوێنەوە هەست مەوجودە. شا لەوێ ئێژێ ئێمە ئیمتیازە نەفتە شماڵمان داوە شەوروی، بەڵام شەوروی تەعهودی نەکرد حمایەت نەکا لە ئازەربایجان و لە مەهابات، هیچ تەعهودێکی نەکرد. لذا ئێمە ئەترسیان پەلاماریان بین. سەرانە ئەرتەش هیچ کامیان حازر نەبوون. ئەمریکا فشاری هاورد بۆ شەوروی، تەوەجۆ بکەن لەمە، ئەمریکا فشاری هاورد بۆ شەوروی. ئەمریکا بە من گوتی بچۆ وەلێ ئێمە بۆ خاتری ئێوە تەکە شەورویە شەڕ ناکەین، وەلێ تۆ بچۆ پشتە بە ئێمە قورس بێ. سەرانە ئەرتەش نهاتن بشن هەست پاسخ بە تاریخە شاهەز بچن بیخوێنەوە. شا ئێژێ ئێمە نەمان ئەزانی لەم ئەسنە ئەرتشمان بوو نە قودرەتمان بوو، نەمان ئەزانی چۆن پەلامارامانە بین. جا ئەمانە هاتن لێو دوا وتیان وەڵاو مەلام سەفا بارزانی دائیمەن ئێوت ڕووسی خیانەتەکە لە ئێمە چاوی لە ئەمریکا بوو، ئیسە دەرەکەفێ لە خاتراتە شا دەرەکەفێ ئەمە ئەمریکاس خیانەت ئیشێ بکە وەکردگیسی و ئەمە کیس نادرووسەکە قازی مەحەمەوە. قازی مەحەمەوە نە ئیرادەی هەست نە شەڕعەکە نە گەرێکی شەڕ بکە. بۆ قازی مەحەمەوە ئەیدامەکەن. جا کورد خۆ ئەمانەی کە پێیژن کورد منطقی نییە وەزانتە کاورا هەر کوژیا تەواوی تۆ حەدلە و دوژمن یەکترین. براکەم سیاست لە وسعەتێکی کەلانا بوێنە عەزیزەکەم. ئەم بریتانیا وا ئەم دنیایە گرت. بریتانیا هاتە سەرزەمینە ئێمە تەڵایدا پوندە تەڵایدا وەسەرانە عەشایر. کاورای سەرۆک عەشیرە نەیپرسی ئەرێ تۆ بۆ لیرەی تەڵا ئەدەیوە من بۆ ئەیدەی 1 ملیارد پۆندی خەرج نەکرد ئەم سەرزەمینەی کرد. چونیمە عەقڵمان نەو لە سەرزەمینمان و لە خاکمان و ئەوانەی کە 3 نەسڵ ڕابردوو بوون خواردیان حەپەلوش کریا چوو پەیکاری. ئەم قازی محەمەیانە دروست کرد. پەس ئەمانە پاسخ جواب بە مەسئلەی کورد نەبوون. ئەی چێ دروستی کردن؟ ئەی بۆ دروست بوون؟ بۆ خاتری وەی کورد لە مەفهوم و لە چمکە کوردیەت دەری بیرن بیکەنە قەوم، بیکەنە ئێڵ، بیکەنە دەمە قۆپان، بیکەنە زاراوەی موکریانی. بۆ ئەوە ئێستا هاتن وتیان ئیدەیەکیشی بێتە ناو حیزبە. خەڵکیان هەوردە ناوی حیزب بوو. ساڵە 57 خەلای حکوومەتە مەرکەزیە ئەم ئاغا تێتەوە قاسملوو. ئای قاسملوو
دیسانەوەم حیزبی دموکراتە نە کۆڵەکەی هەست نە تعریفی لە کورد هەست نەمعلومە بۆ کوێ خەریکە مبارزەکە ئینسانە کوردی کێس جوغرافیای کوردەوار چ شەکڵیە دوژمنە ئێمە کیس مەسەڵ نەمانێژن داگیرکەر بەڵام نایژن داگیرکەرە چی دەسەڵات داگیرکەرە خاک کامە خاک تو ئەم چمکە چۆن وەکار ئەوەی تەبعاتە بەعدی ئەم چمکە بەکارناوەی تۆ وەختی وتە داگیرکەر زۆر غەڵەت ئەەکەی حیزبی دموکراتی کوردستانی ئێرانی کۆمەڵی ئێرانی پەدەر سوختە یەکێتیت پارتیت کێ داگیرکەرە دەی تۆ چۆن تەکە داگیرکەرە هاوکاری ئەەکەیت و گەرەکتە بچیتە ناوی دەوڵەتەکەی چۆن تۆ ئەم چمکە پەدەر سوختی حرامزا بەکاریەوەی چۆن بەکاریەوەی دەی ئالەکە زوان منتەقی نییە زوانە مەڕووماڵاتە ئیشی وەتیاڵا بەیتە مەنەسەری تەوەجۆکەن ئەم حیزبە دموکراتە هیچ پاسوخێکی نییە بە کوردیەت داهیژەکە ئێمە بۆ کورد خەریکین کارەکەی دەی تو چۆن بۆ کورد خەریکی کارەکەی تۆکە داگیرکەرە شەڵکی داگیرکەر کیس معلوم نییە دەی تو چۆن حیزبە دموکراتە کوردستانی ئێرانی خود مختاریگەرەکە لە ئێران بعد کوێزم کوردستان معلوم نییە دەی تۆ بۆ هەر ئەڕۆی تۆ باوەشە حکوومەتە مەرکەزی مەگەمە داگیرکەر نییە مەگەرەمە ئژغاڵگەر نییە تۆ چێت دیگە لەم دنیا بەرامبەر بە ئژغاڵگەر بکەوێتە دانووسان و مەسینەی بۆ هەڵبگری و پیازی بۆ پاکە چێت دیگە تۆ ئەبێنی هیچ ئەمەلیاتێکی نظامی ئەمەلیاتێکی دروست نییە کرۆکی داگیرکەر بشکێنی داگیرکەر کێز کۆرپۆریشنی ئێرانیە تۆ پرسیارەکەی براگیان تۆ 50,000 ئینسانە داگەوە کوشت 50,000 نیروە تۆ چۆن بەم 50,000 داکتەوە کوشت کرۆکی داگیرکەرە نەشکانگە چۆن نەچکانگە ئەمە ئەم دیواتیە ئۆکەی ئێستا مانێشی نیروی پارتیزانی مەردەمە کوردون یعنی سەربازە وەتەنون یعنی بۆ بستی لە خاکە وەتەن بۆ عشق بە مەردەمە کوردەوارە بڕن لە بەرابەرە دوژمنە پێوێستن مەردەم دڵی لێ بدات بۆ ئەم عاشقانە خۆیانە کە ئەچنە مەسافە دژمن ئەوەنین کەسێک کە تەجاوز بەم مەردەماکە پێشمەرگەکانی ئەمانەنە پێشمەرگەکانی ئەمانە تحتە ناوە شەڕ لەگەڵ یەکتریا یەکێتی تەکە پارتی قیادە مۆقەتەکە دموکرات تەکە فڵانی ئەدەن لە یەکتری وە تەورە کوژن تیکە یەکتریەکەن کێگە وادە کێ باشە کێ سەرفاسە وەتەنە کێ دوژمنە چۆن قاسملوو دوژمنە تۆ حتا نابودی قاسملوو ناچی چۆن عەبدوڵڵای موحتەدی و منسوورە حکمەت و ئەمانە دوژمنن تۆ تا نابودی مطلقیان ناچی چۆن ناچی کێ خەریکان کارەکە پێشمەرگەی مقدس پێشمەرگەی مقدسی چکارەس مشتی جینایەتکاری تۆر وەدەسن کەوتبنە گیانی یەکتری تەجاوز و جنازەی یەکتری ئەکەن ژنە و گیانی یەکتریە دەنە بەرە فیشەک و تەور یەکتری تیکە تیکەکەن ئەمانەیشی هەر بەڕێز بوون ئەو ڕەحمانە قاسملوو کێس ڕۆبەرس و گەورەس ئەو ڕەحمانە قاسملوو چۆن گەورەس ئەی خۆ تۆ حەیوان نییە چۆن گەورەس کوا ڕێبازە قاسملوو چی شەکڵیە ئەوەی کە ئێمە لە ڕێبازە قاسملوو ئەوێنین منافقی دڕوی خیانەت ئینسان کوشتن جنایەت مەعامەڵە زێرمیزی انشعاب کامە سەر ڕێبە ئەمە سەر ڕێبازە قاسملوو گشتتان گەرەکتانە بچنە سەری ئەمە سەر ئیشی ئەم ڕێبازی قاسملوو بلەخەرە یا لە ناوی خالدی عەزیزیە یا لە ناوی حەسەن زادەس یا لە ناوی مەچەی هیجریە یا لە ناوی مخالفینە مەچەی هیجریە حەسەنە شەریفی و ئاغای مستەفایی و ئاغای قادری و ئاغای جەهانگیریە کامە سەر ڕێبازە قاسم چه شکلیە دروزنی کاوبەرداری پدەرسوختەیی مەعامڵەکردن قەرارداد ئەهدنامە جنازە فرۆشتن چه شکلیە مەسە چۆن ئەم ڕێبازی قاسملووە چۆن تۆ لە کۆنگرەی هەشتا ڕەفیقی تەکە یەکتریە لە کۆنگرەی هەشتا سەرکردایەتی شۆڕشگێر جگەیەوێ تۆ لێدان ئەکەونە گیانی یەکتری وە تەور لە یەکتریە کوژن
ڕفێقی شوێنتەک یەکتریا و پێشمەرگن و قاڕەمانن وە تاوەر یەکتریا کوژن. چۆن ئەم مەردمە نسبەت بە ئێوە تف و قەیز و ئەوانەتانە ناکە؟ چۆن تۆ ئێژی من دموکراتم وە دار نادات و منی سەر تا سار دەکاتە بێژە خایەنە کەسیف نادرسە جنایەتکار؟ چۆن تۆ حەساو نادەیت و بەم مەردمە؟ ئیستە ئاغای مستەفای و ئاغای قادری و حەسەنە شەریفی و ئاغای ڕۆستەمە جەهانگیری بەرامبەر بە مچەی هیجری زریکایان هەڵساکە. ئێژن مچەی هیجری زۆری هاوردگە بوومان و خوا هەڵی نابرێت و فوادە خاکی بەیگی و کەریمە پەرویزی و محەممەدە ساحبی و ئەمانی خسکەسە گیانمان و زۆرمان بۆ هاتکە. ئەم سەرزەمینە کوردەوارە بەدەست ئێوە هاوارەکە. ئێوە جەماعەت حیزب دموکرات زۆرتان هاوڕگە بۆم کوردەوارە لە خیانەت، لە جنایەت، لە پوفیوزی، لە مەعامەڵە، لە نادروسی، لە کەسافەتێکە بەسەر ئەم مەردەمە هاوردتانە، لە جنازەهایەکە لە ڕۆڵهایە مەردەمە فرۆشتتان بۆ جواو نانەوە، بۆ جواوە ئەم مەردەمە نادەنەوە. ئیسە بۆ زیریکەتان هەڵسیاکە بەدەستی یەکتریوە ئەوە گەرەکمانە بچینەوە. من ئەم زەمینەمە وەت ئیسە پێتانێژم اختلافەکە چییە؟ ئەمانە گشتیان نێژن بڕۆینەوە سەر ڕێبازە قاسملو، بڕۆینەوە سەر ئەوەی جاران چی بوو بە؟ ئەوەی جاران هەر ئەوەسە وا هیچ تعریفێکی لە کوردبوون نەبوو. قاسملو بە شوێنە مەعامەڵەکردنتەکە ئێرانە بوو. قاسملو هەرەوە بوو ئاغای وسوق خۆی کاندید کرد لە دەوڵەتە جەدیدە ئایەتوڵڵا خۆمەینی بچێ بێتە خۆبرەگان ڕئیشی هاورد، خۆبرەگانە قانون ئەساسی. ئەمە هەمان حیزب دموکراتە. ئەمانە ئیستە گەرەکیانە بچنۆ سەر ئەوە، یعنی ئەمانە نە بنەمای ئەخلاقیان هەست، نە پرینسیپ و ئوسولیان هەست، نە ئەو شۆڕشە کە ئیدعای ئەکەن کردگیانە مەتنی هەست، نە تێئۆری هەست. کەس لیان ناپرسێت تو ئەم ئیمکاناتە لەکوێ تێری؟ ئەسڵح و تفەنگ و فیشەک لەکوێ تێری؟ تۆ مەردەمە کوردە ڕوت کردو هەم نیروی ئینسانی چەندیان هەم ئیمکاناتە مادی چەندیان کووە چیتان پێکرد لە ڕاستای فەساد و جنایەت و خیانەت و نادروسی و ئینشقاقە مەردەمە کورد خەرجتان کردەکە. ئیستا ئێوە لەسەر چی شەڕەکەن؟ تۆ فکرەکەی مەسەڵەن ئیستا ئاغای حەسەنە شەریفی وتکێسی من بەرحەقم، من ئینقلابی مەچە دروزنە، قدرەتی دزیگە بۆ خۆی. دە ئیستا چۆن سابەتی یەکام ئینقلابیە ڕوا خۆی تەقێنێت و قەی مچە؟ نەوا ناکە. قسەی ئەمەسە ئای مچەی هیجری تۆ بۆ نەیاڵێ من وەکو جاران لەوێ دانیشتوم و تەکە تۆ بڕیار بین بچین و یەک و قەرارداد بنووسین تەکە حاجی کازمیا و پوڵەکە وەختی تێ بەشیکەین و 2000 دلاریش بیتە من و دانیشین بەرنامەی ڕاستان تەکە جمهوری ئیسلامیە هەماهەنگکەین و 9 نەفەر بەهەنێرین و بیکوژین و جنازەکەی بخێنە وەسەتە موشەک باران و حاڵی بووی. ئەمە کارە ئێمەس. ئیستا من بگەڕێنەوە سەر جێگەکەی خۆم بۆ بەشم نادەی. قسەی حەسەنە شەریفی ئەمەسە بۆ بەشم نادەی لەم فەسادە منیش تۆزێ بخوام ئیتر چی بێژێ؟ حەسەنە شەریفی بێبێژێت مچە هیجری پاسدارە دێ خۆشی پاسدارە دێ ئەویش تەکیە هاوکاروگە بێژی خەڵکی داوە کوشت ترۆرمان کردن، کوڕە خەڵکی هەنەریاوە شاخ و لێماندا کوشتمان دێ خۆشی دەسی دیاوگە. چی بۆ ماگەسۆ لاوەوە ئیدارە ناکرێت دێخوا هەڵی ناگری ئاخی مچە هیجی قدرەت خەریکی بۆ خواتەوەی مچە هیجی جواوەداتەوەژی مەردی کە تۆ بگویتۆ جەنەتی. ئەرێ 50 ساڵە تۆ قاسملو پەروەردەتی کردگە زۆر دروزن کاو بەردار مەعامەڵەگەر خوێڕی حەق و خۆمەتی هەڵەدەم فڕادەمە دەرەوە خاکی بەیگی دیرم داینی مەجەگەی تۆ. ئەمە کناراو نییە؟ ڕێگەی قاسملووە، ڕێبازە قاسملو قازی مەحەمە هەر بازدانە، بازدان بەسەر کەرامەت، بازدان بەسەر شەرافەت، بازدان بەسەر ئەخلاق. ئەمە سەر ڕێبازی قاسملو بازدانە. هەرکە باز خاستر ئەدا وا لە ئەو جێگە و وزارەتە اطلاعات و حفاظەت اطلاعات کاریان هەسبی. دێ ئەمە بەکوێ ئەگا؟ بە هیچ کوێ تاوێ ئەم بەرخۆشە تاوێ ئەو بەرخۆشە. خالد عەزیزی ئاغای باقرزادە بەمانیوت کە بێنە لای من. باقرزادە ئەمانی بۆچی گەرەکە؟ باقرزادە و هەمیار و حەسەنزادە و کوشتێک چووگە سەر بەینیان. ئیستا باقرزادە
یە مشت کۆهنە ئەتیقەی ژێرخاکی گەرەکە بەناوە جەنەتی و هاشمی ڕەفسنجانی بێن خاتراتە ئیمام تعریف کرد خاتراتە قاسملوو بۆ خاتری مەشروعێت و خۆی باتوو بێژە حەزب دموکراتە ئەسڵی خۆمم هەر ئەتیقەیە لەو لاوە فڕێبەن ئەم جەمیەکاتەوە لەبەرەوەی بەعنوانە شناسنامە و تەپوتوزە حەزب دموکرات استفادەیان لێ بکات ئەی ئەمانیشکەوانە لای مچای ئێستەی وەزنێک و 4 نەفروا لە دەور و بەریانە بچنە لای ئەو حەج وەزنێکیان نییە ئەویش لە ڕووی کەرەم و لە ڕووی گەورەی و جێگەی پێیانداگە هەمان پست و پۆست و پلایان پێدەن ئەرێ برا لە ڕاپەڕینی کوردەواری سەربەخۆ یەکێک لەو نامانە لای وێدا بنێ بەم جەماعەتی حەسەنە شەرەفیە بێژی ئێمەش بە حەفزە پلە و پایەتانەوە پۆستان پێدەن بی بچنن کناراوێک لەم ڕاپەڕینە ئێوەی شێدارەکە قسە نییە و قسە یا مشتێکی تری واتیە بەس تۆ ئەوێنی لە ناوی ئەم اتفاقاتانە شتی جدی نایێتە دەرەوە مەردمیش حەساسیەتی نییە نە بە فەساد نە بە جینایەت نە بە ئینسان کوشتن ڕۆ 90 نەفریان زەرفە 2 ساڵە گوزەشتە کوشت 2 ساڵیشە ڕاستانیان تەعتیر کردە کەس نازانێ بۆ تەعتیر و کێ ڕۆشنی کرد بۆ ڕۆشنتان کرد بۆ چوونە بەرەو ئەم 90 نەفەرە ئەری خۆزار خەریدە تۆ نەبوون کوڕە مەردم بوون دایکی ئاوس بوو 9 مانگ لێودا زا شیرە ئەم مناڵیەدا برسێتی کێشا شەو نخوونی کێشا ئەم مناڵیە گەورە کرد پەروەردەی کرد هەتا گەیە عمرێت و بردە لە کوڕە سوچێکە جنازەکە ماوەڵە کرد ترپ و ترپ لیاندا کوشتیان و بووە شەهید تۆ خوێنی کردە پەیکەرت دارە ئازادی حەزبە خێڕیەکەت حیزە خێڕیەکەت کەسی نایە تۆ سوالکە بژێم 90 نەفەرتە تۆ بوو داوە کوشت کی ڕاسانی کرد کوا ڕاسان چی بیات تفڵەکە وا چۆتانە کرد و دەرتانە هاورد لذا ئەمە فەسادە کانونە فەسادە استدلالاتیشان سەخیفە چاری یەکتری ناکەن لاو دموکراسی نییە و یعنی تۆ حەز بە دموکراسیەکەی دێ بە دموکراسی بێ حەسەنە شەریفی تۆ مەشیا 50 ساڵە پێش 2000 شەقیان تێت هەڵبایە دەرتیان بکردایە تو چی ئەزازی پێشکە لە زۆڵ داهاتی بازی و کڵاوبەرداری و نەقەدروسی و تو ئاونە سداقەتەتیانیە ئاونە ئینقلابیگەریتیانیە ئاونە شەرافەتەتیانیە ئەوەنەی نیسکێکەتیانیە ئیستا مەسەڵەن گەرەکتە ڕوو بە ڕای گشتی ڕای گشتی مەسەڵەن چیمە خەڵکە کورد مەسەن دانیشی پەیجە ئێوە خۆن ڕوو بە ڕای گشتی ئەو خوا هەڵی ناگرێتن و چێژی قدرەتی بۆ خۆی قەبزە کردە هەر ئەو وەختە ئێوە شورایی ئیدارەتانە کرد دموکراتەکەی جاران بوو واتەکە حاجی کازمیە ئەمزاتان کرد قەراردادتان بەس مستەقیمە سوپای پاسداران پولتان پێبە بێن بۆ کوردەوارە ئێمە جامعی مەدەنی تعریفکەنە و مردم بکەنە لەش فرۆش و مردم بکەنە ئاشغاڵ جەمکن و ئەم سەکسە بەردەنە ناو جانم مردم و ئێوە بوون ئێوە قەراردادتان نووسە هەر وەختە واگشتتان کۆمیتە مەرکەزی بوون و دموکراسی بوو حەستان پێکرد ئاوەیەکەی سەگرەکتانە بڕۆمەسەری تەقتەقەکەتان هەروە ئیمزاکە ڕاسانەکەتان هەر بەو سیستەمە ئیدارە کردوان 90 نەفەرتان کوشت ئای ڕۆستەمە جاین گیرمەتە خوات فەرماندەی نظامی ڕاستان نەی بۆ نایەتە دەروبێژە ڕاستان چکارە بوو کێ دەستوری پێدا کرد لێودا چۆن دەمە داخست و جوودە کنارە و کرکە خستکەسە ناوە گەڵت و کەسێ نازانی ئەم ڕاستانە تۆ چی پێهات ئێستا گەرەکتە بەمانە مەچێ هیجی بخەی ناتوانی بیخەی مەچە لە گەشتتان زرنگترە ئەو لوتە ئەلێکی زل نەوگە یاک مژەدا 5 لیتر هەوا واتە ناوە مەغزی لێوە خاستر کارەکە لە حرامزایی لە کڵاوبەرداری و لە نادروسی لە ئێوە خاستر کارەکە بۆچی شێ بێت بە تۆ باج بامجە ئەو حقوقەکەی سپای پاسدارانەیدا و پاڵی داگەس و مانگە یەک دەفە چای چی تێت و سەکسە مختلف تێت و پۆلێنیانەکە 6 مانگ دەریانەکە یاڵە بوو دەرەوە بۆ کارگەری و بۆ ئوروپا و چی لە بعدی ئێتلاعاتی هەنێری بۆیە کارێکی نیە جامعەیە لێبووگە حاڕیاگە نابوودە مردمە ئاسیب دیدە دەرەتانێکیان نامێنەوە چنە لای مەچە بۆ چایکی گەری و نگاهبانە دەرە توالت و استفادەی ئەبزاری جنسی لێیان کردن لذا ئێوە بچن ئەم مەتاڵبە بخوێنەوە یارانە ڕاپەڕین تەماشا بکەن سێکە بنیانە فەساد قەپەکاتە سەری یەکتری ئەمانە وەختە خۆی ئان و بقدسین و تۆر کەوتونە گیانی یەکتری یەکێکنەوە ئالەگرە باتە بنم ملیان پاقەت بپەڕێنی بێژە کورەی ون مشتی نادروسە جنایەتکارە بێ ئوسوولە بێ بنەمای پۆفیوزە بێ ئەخلاقن پێشمەرگا
سەڕی و بارزە پێشمەرگەش وە تەور لێدا لە یەکتری پێشمەرگە ژنە دووجانیەدا بەرە فیشەک پێشمەرگە عورزەینەوە بڕوا لەگەڵ داگیر کرد با لە مؤسساتی نابودیکە عورزەینەوە چوار خائین بگری بنیمێ لە بنەمەلی بێتی بێژێ پەرسەک من وامە بەرە فیشەک تۆ چەکارەی هاوکاریەکەیتەکە دەوڵەتە ئێرانیا پێش دەرکە ئەویش کوێ دەرکەی ڕەد لایت دەرکەی توالت پێشمەرگە لذا ئەم فەسادە هەرچی قداست و لە سەرزەمینە کوردەوارە بردی هەرچی متجاوز و نادروس و ئەلم کەمپانە جەمیان کردەمانە ئێستاەوە بگوزم مەحوەرە اختلافاتیان بەرەو گوێچن ئەمانە یاعشی تەنبن بە مچەی هیجی بێژن غەڵەتمان کرد و تەن بدەن شکستیان خوارد و دورانە بازنشستگیە ئەڕۆن ناو پێشمەرگەیەکی سادە لەو گوشتدا ئەنیشن حەپە حەبیشیان بێتیان هەڵدەن خۆوتم ئەمانە یاعشی بوون و قارەمانێک بینە دەرەوە بێژن خەڵکە کوردەوار کوێمە هەر فارسد بین هەر درۆزن وین ئتلاعاتی وین ئیتر خۆ من ئەمە 70 ساڵمە پام وانە لە بە گۆڕا با 2 ساڵیش وەکو پیاک بژیم بە خۆم تاعین کەم مەرگم کە ئەم اتفاقە ناکەفێت چونکە ئەوە کولەن فاسدە فۆرموڵە دووەم اتفاق ناکەوێت فۆرموڵە سەوەمەوە ساڕۆنە لای داش خالد ئاغای باقەرزادە کراواتبان ئای باقەرزادەیش ئینسانە بێ بوتێکە و حەز بە خۆی ئەکات و حەزەکە هەرچی کۆنە و ئەتیقە و فوسیلە بێرێت تێ دەورە خۆی لەبەر خاتریوی بژمون ئەو حیزبە خاسەکەم ئەسڵیەکە منم بێتەکە منام ئامەڵاتکن بوجەکەی فرە بکات و زیایی بکات و خۆش بێ وەزیەتەکەی ئەتوان بڕۆن لای خالەدا عەزیزی داستان ئەمەسە اتفاقات هابەڕێوە ئەم حیزب دموکراتە مچەیە هجریە قەرارە یەکسری هەماهەنگی بکایە قەشەنگ لذا ئیشی یەکدەست بووێت ئەو ئاغاوا تەلەفۆنی بۆیان کرد وەختە خۆی گەڵاڵەکەی پێیان قبول کرد وا لە بیرتانە ئەم گەڵاڵە کریا و ئیستا حەزی پێ ناکەن وەختە خۆی گشتیان چوو ئیمزایان کرد هەرەوە ناو تەلەفۆنەکە وا دەستوری پێدا حەسەنە شەریفی ئیمزایەکەی وەتو کردە حەزە پێ کرد و ئیمزا کرد هەر ئەوە پێتێژێ لەسەر جێی خۆدانیش ڕووداری مەکە چون مچەی هجری قەرارە یەسری کارکە یەسری کارەکە جووری کە فوسیلی وەکو تۆ ناوێتە خەڵاتی تیاکە حتا ئەمکان هێست تۆ قبولی نەکەی ئەو نوع کارەکە فاسدە ئەمانە باکێکیان نسبەت بە مەردم نییە چون جامعی ئێمە هاڕیاگە بنەمایتیان نەماگە کەسێک نییە لەمانە سوئالکە مەردمی بەدبەختی بێدەرەتانی هاڕیاگی برسیش ڕوەکاتە کەمپەکانیان و پۆسپای پاسدارانتی تۆمان بەناوی کوردیەت فاس دەکەن و نابودیەکەن لەسا باکێکیان بەرامبەر بە مەردم نییە هیچ فقط ئەمانە بۆ یارگیریە بینە خۆیان نەکەن بۆ ئەوەی کە اتفاقەکەفێ بچوو لەمانە حیزبی دموکرات پرسە بێژە تۆ اختلافەتەکە مەچەی هجری چییە بێژە ئێوە ئێستا ڕقابەتتان لە چییە لە قارەمانێتی و پیاوەتی یا لە فەساد و نادرووسی ئەمانە ڕقابەتیان وا لە فەساد و نادرووسیە تۆ یەکی ناوێنی لەسەر پیاگی لەسەر گەورەی لەسەر عەزەمەت ڕقابەت بکاتەکە و یەکیە ناوێنی تۆ ناوێنی ئایستە حەمە نەزیفە قادری پەلامارە دەوانچەکەی با بڕواتە بەردەمە مچەی هێژیر کورە بێژی جاشن نادرووسە پۆفیوز تۆ هەر ئەوە بیتەوە قەراردادنەوە شەشە مزا کرد تۆ هەر ئەوە بیتەوە ئێمەت بە ئینحراف کێشاند تۆ هەر ئەوە بیتەوە نەتێشمە ڕەوەندێ بۆی نەبەرەوە نەتۆ ئەمە ئەسڵن ناوێنی چی بکات و لە ئەو پووی دەراوە بۆ پایداگەس و تاکەی و ناوێت و دەیچۆرەکات و ئەمە ئەتفاقە ناکەفێ وەلی لە حرامزایی و درۆزنی و چۆنە کاناڵەکە گشتی بۆ تۆ بۆچی هەرچی پوڵەکەس بۆ تۆ بۆ ئەو نەوێدەی بۆیشە تۆ بیخۆی بۆ تۆ بۆ کورد چه نەفعێکە بووگە بۆ ئەم سەرزەمینە کوردەوارە چه نەفعێکە بووگە وایستە بۆ ڕای گشتی چت ئەنووسی چه نەفعێکە بووگە مەسەڵەن ئێستا فوادە خاکی بەیی بیخوا هەمەی ساحێبی بیخوات یا تۆ بیخۆی چه فەرقێکی هەست بابا تۆ قیافەیەکی تکراری فوسیل شدەی نەکەرامەتمان لێ دی نەشۆڕشمان لێ دی هیچ کناراوێکی تر مەیلیس یای مەچە هیجری هاتە ناو دەمە دەرەوەکە ئەوانیش ناتوانن مەچە دەرەکەن
ناتوانن چون ئاو کەسەی مچەی دانیاگە لەوێ حمایەتیەکە و دۆلارەکانی پێدا ئاوە ناڵێ مچەدا بوون هەر وەختێ مەیلی بوو لای بوون لایەوە حج کاملە و جوجەجە قەلانەی دەوروبەری حج ئەدەدێنیەوە نۆکەرە جەدیدن 0 کیلومتر پانیان کرد گەسۆ مچەی هجری ڕۆژە 20 دەفە تەجاوزیان پێ بکات دەم ناکەنەوە لەبەروی مۆقیتەکە خاسە با بزانن جامعەیەکە فاسد بوو هیچ ئێستعدادێکی تیا پەروەرش پێیان ناکات حج پیاگەتیان نایەتە دەرەوە لە ناوی جامعەی فاسدا حج کەس بە هیچ کوێ ناگا بوو چون فساد شتێکی ڕاحەتە بێکرامەتی بێعزەتی گەوادیکردن حج گونە مەدارج و زەحمەتێکی تیانە کافیە خۆت چرکەی وەکو حیوان بەرخۆردکەی نە عیزەتە بوێ نە نەفسە بوێ نە حج ئەوجا ئەقڵ مەعیشەتی دەکەوێتە کار وەکو کەمتار و وەکو نۆتر هەل و شەوتێت و هەرچوو وەکەیت و ئەمە کارێکی نییە بۆیە لە کۆمەلگای فاسدا زندگی فرە سەختە فرە سەختە چون هەر ئەوانەی کە فەساد ئەکەن لە ڕقابەتە فەساد تەک یەکتریا ئەدۆڕێن لەزات و ئەوێنی ئەکسەر جامعەی فاسد مردمانێ برسی مردمانێ بئیرادە مردمانی خۆفرۆشن و حازن هەرچی کاریشە بکەن مەواد بفروشن تجاوز بکەن سەرزەمین بفرۆشن جاسوسی بکەن حازن هەرچی کارە بکەن وەری نییە کە بکەن مەسەڵەن وەختی ئەکەونە گەوادی ئەوە نەگەش کەسێک گەوادی ئەکات کەیفێتە جنسەکەیمان تێدە خوارەوە ئیتر کەسێ حازر نییە بابەتە سەکسێ $2 بە چون ماڵەولا بوو بەسۆگەوە جامعەی فاسد واسە وەختی گشت کەسێ ئەوێت و جاش ئیتر جاش غوربی نامێنیت ئایستە بڕۆنە لای جمهوری ئیسلامی داوا بکەن گەرەکتانە بوون و پاستە باوەڕکە نەتانگری نەیگەرەکە جارانیش جاش بوون شتی کەسیفێ بوو خەڵک ناچوون جمهوری ئیسلامی دە ئیمتیازی بە کاورادا بێت و جاش ئیستە بڕۆ بە جاشی ناڵگرن ئیستە کاورا هەر لە خۆی وەچێوێتەوە بەسیجی فەساد کاتە جامعەیەک حەجێکی تیا نامێنیت بە هیچ کوێ ناگەی نە شکوفاوی نە پێش ئەکەوی نە خەلاقیەتە لێ دەرەکەوی نە بەرجەستە ئەوی نە دەرەکریا ئەوە نی ئیستە لە ناوی نایڤە ئینستاگرامیەکانە کارکیشیان لیسێەوە هەرکە زیاتر جوێن بات و زیاتر لباسەکانی دەربێت و تولکەکەی دەربێت و خۆی بلەرێنێت و لە ناو دووربینە زیاتر جەلب بە نەزەر ئەکا مردمەکانیش و مخاتەبینەکەیشی فرەن لەزا تۆ ئەوێنی کاورای بەحسە سەکسە دوو جنسە ئەکات 200,000 نەفەر ڤیوەری هەست تەماشاچی هەست بۆیە تۆێن لە کوردەواری داگیرکرا و لایەن عێراق هەرکە ئەحمەقە و هەرکە جاهلە و ژنی تێت و گۆرانی سەکسی خوێنێت و سینەیە خاتە دەرەوە کە ئەنەهو ئەمان تا ئیزی لەشە ژنیان نەدیگە ئەنگار کەشفێ مهمێکیان کردە مردمە هاڕیاگە فاسد هیچێکیان نییە ناوپایان هەست هەم میرینە هەم مینە تماشای خوایەنەکەن وەی شتی عەجیب و غەریبێکمان واپێ و جەدیدەن کەشفمان کردگە و دابێن نیشانی بین و ژەنی هەرۆتی تاتەنهاوە فەمینیزم دوی من ژنم و حەزی پێکەم و هنی خۆمەوە و گەرەکمە بڕۆنای خیابان و هەرکە هات تەقدیمی بکەم و یەکێکی تر لەولاوە لە مزگەوت ژن هەتۆ حەقنیا تەقدیمیکەی ئەمە ئەوێت و بازی مەشغولیاتە جامعە ئەمەژی من گەرەکمە و وڵات تحتەناوە فەمینیزم حەق خۆمە دەی بڕۆ ئەوەنە تەقدیمیکەوە دیگەرەدا گیانە دەرەکەوێ ئەوەنە تەقدیمی کە تا خانەتیان نامێنی جامعەیەژی بێژە کاکە بێ بچوو هەر پەرسەگێکیش بەربگرێ بە کەسێک ئیشە بەیلی بیکوژی هەر مەلایەکیش و ئەکەوێتە ناوە ئەم بازیە و ئەمەڵی ناکایشی و فیشک بیکوژی تۆ قەڵەت ئەەکەی تری بوونە مزگەوتە گرکەسە دەست و باز کارت بگەسۆ ئەم بازیە بۆ ئەم فەسادە و خۆت ئەمەڵ ناکەی داتۆ بێ بڕۆ دوودانە لەم دەڕوودافانە بکوژە ئەگەر نایکەی ئێشە ڕیشەکەت بکەنەما تاتە دافێتر قسەیوانەکەی بۆیە ئینسانهای جاخۆڵقانگە لە جامعەیەکی فاسدا تەمام و وجودی وا لە ناوپایە چووگەلێوێکی پرۆتست کردگە و هەر غەمزەت هەیە لە پشت دووربین و هەر سایەکە سینەی سیلیکۆنی نیشان بات و دەرزە مەمکی بخاتە دەر و خەڵکیش تەماشایەکە ئەمە ئەو جامعە وایەوە دروستان کردم دێ ئەم جامعە ئەمە قەوتان پێدەم نە نانی واتیابی خۆی نە پێشکەوتن ئەوێنی وە چاوە خۆت نە گەورەی ئەوێنی نە مناڵە سەعادەت ئەوێنی نەخۆشی ئەوێنی ناوێنی بۆ ئەمە قانونە تەبیعەتە تۆ لە ناو فەسادا زندگیەکەی 10 ساڵی تر
وا لەشە پیرەوەی لە ڕەونەق ئەکەوی کەنیشکە جەدی تێ تۆ ناتوانێ پیاکەوە زۆرە ڤایگرا و قورسیش ناتوانێت لە زەست جنسی وە ئەزا حیچێکە بۆ نامێنێتەوە 10 ساڵی تەلەفەمی چه کاولی بێ ئەخلاق بێ پرنسیب واتە ناوی جامعەیەکە وەکو گورگ لە ئاکەیت و قەپە پیاکەن کەس نە بەزەی پێت و تێت کەس نە تەرەحەمی هەست بەرامبەر بە تو نە نانە هەست بیخۆی نە خانەوادەت هەست نە قەوم و ماگە نە دووسە ماگە نە ئاشنا و ماگە نە سەداقەت ماگە نە بەزەی هیچ نەماگە ئەوجا لە گۆشەی ماڵەکە تا لە تەنیاییە لە دڵتەنگیە لە فەساد خۆتا قەپەکەی تاژنۆی خۆت ئامارە خۆتکۆشیە چێتە سەر ئامارە مەسرفە ماوەدە مخەدرە چێتە سەر جندەهای خیابانی تەبدیل ئەوێەوە ئەڕژێتە ناوە خیابانە سەمەرەکەی چێ بوو ئام فەسادە بۆ ئێوە تیا بوون بەس ئەوەی کرد لە حیزب دموکرات ئەوێنیت فەسادە مطلقە لە ڕۆژە ئەوڵ تا بە ئیمڕۆ هاتگن و من ڕاپەڕین و کوردەوارە سەر بەخۆ بوو ئێوە بوون هاتن ئەم جرسومەی فەساد و کەسافەت و عفونەتدانە قەی کردووە تفتان تێکرد ئیسە یاواشیاش خۆشیان فێر و گەندەم واکرد دا ئێستا بڕۆن لە ئەندامەکانیان پرسن پۆفیوزینە کامیان ڕێبازە قاسملووە حەسەنزادە خالەی عەزیزی حەسەنە شەریفی و دار و دەستە مەچەیە هیجری کامیان ڕێبازە قاسملوون کامیان بێ شەرەفینەوە تۆ عەکسە قاسملوو دانی ڕێبەرم تاجە سەرم ئەم تاجەی سەواوە دەسە کامیانەوە کە تەکە ئەحساساتە ما تەحتیەتەوە ئابازیەکە وا لە دەسە کامیانەوە چۆن جواو نایتەوە کابرای حیزبی دموکرات کامیانە ئەوەی دای لە ڕێبەرایەتی شۆڕشگیر وە تەو سەریانی ئەوڕی ئەوە ڕێبەر تاجە سەراوەسە پێشمەرگە باڵای بەقەدەر باڵای کوردستان ئەوەسە ئەوە وا تۆڕیدا لە ڕێبەرایەتی شۆڕشگیر ئەیدا لە کۆمەڵە ئەیدا لە کوڕە مەردم تاتەنهاوە جاش ئەی کوشت تەکە دەوڵەتە ئێرانیشان لە غەمزە و لافتەرەکاندن و نەقش و مەعموریەت و پول و ئەمانە بوو کامیان ئەوەی وا لە کوردەوارە داگیر کراوە لەلایەن عێراق سەروەتە سێر سەرزەمینیە خۆی تۆ فکرەکەی ئەو موچە تەحتەناوە ئەنفالانە پێتیاندا تەحتەناوە پێشمەرگەی دیرین پێتیاندا تەحتەناوە هێزە مسلح پێتیاندا ئەو موچە تۆ لە کناریا چیتدا لە خۆتە پرسی چوار موچیان پێدەدا تەقاعودی وەرەگرت و ئەنفالانە و خانەوادەی شەهید و پێشمەرگە دێرینی کۆن و هەمە دالیان پێدەدا گشتتان موچە خۆرن باسی ئەوە ناکەم کە کارمەندە و کارمەندە و تەنیا مەفەڕە دەرامەدی ئەو موچە سەکەی گرێت ئەو حەقی خۆیسی بێ ئەتراس بکە و ئەو ئەیکا وەری تۆ تحتە ناو ڕەفیق حیزبی و یەکیتی و پارتی و هاوڕێ و ئەمانە وا موچەوەگە چوار موچە لە خۆتە پرسی تۆ فکرەکە فرە بەچە زرنگی تۆ فکرەکە فرە زیرەکی خوا خەیرەکەی ڕژانگەوە ملتا ئەزانی ئەو موچەتەدا چی لە دەستدا ئەو موچە دایان بە تۆ لە تۆ هێنیشتیان سند خۆت نەتزانی زانی چیان لێت سند غیرەتیان لێت سند خاکیان لێت سند شەرافەتیان لێت سند پرینسیپ و ئەخلاقیان لێت سند بەو موچە فرۆشتە چی پێکرد بەو موچە داتە ماشینی خستە ژیرە پات چی پێکرد 6 کیلومتر زیاتر هاتی و چویت سکەکە و ورگەکە پڕکرد لە فاسۆلیا چی پێکرد وەلێ شەرافەتە داچووی وەلێ گەورەی داچوو وەلێ ئوسول و ئەخلاقە داچوو ئەمان تەدا لە پێناوە ئەو 1 ملیۆن دینار حقوق و موچەوە ئەوگرت داچوو ئێستا زانی چه اتفاقی کەفتگە خۆ تۆ هەتایی ناوێت چوار موچە بخۆی نه تۆ فێر بووی کار نەکەی ئیتر فێر بووی پولە ئاسان بخۆی ئیسێکە هەر لە ڕوود نایە ئەیتراسکەی چون ئەم موچە تۆ هیچ زەحمەتێکە بۆی نەکێشاگە هەروە لە خۆی داگیانە پێت و درۆتیانە تۆ پێشمەرگەی کۆنی و درۆتیانە تۆ ئەلفانانە ناگیری و درۆتیانە تۆ شۆڕشگی ڕەکۆنی تۆ ئیسە زاتە نییە قسە بکەی نەوادا بیوەڕن و بخوانە حواڵی نابی با نەیوەڕن لاوە با نەیوەڕن بۆ بڕۆ ئەیتراسکەم بۆ لاو شێخ جەنگی و یەکیتی و پاڤڵ بچێ بۆ مەسعود بارزانی بچێ خوانەکە بچێ بۆ کوێ بڕوا ئەگە بڕوا کێ بێت بۆ من مەعاش بدا دێ من کێم کارایەکی بێدەسەڵاتی دروزنی کەرامەتم نەماگە
چی بکەم داوا دەنگم دەرنێ قیناکە مانگی نایدەن بان نەیدەن 2 مانگ نەیدەن بان نەیدەن 3 مانگ نەیدەن بانێ بۆ دەنگم بێتە دەرەوە کەرەمە خۆیان و گۆریتی خەکۆرەوە شەرافەتە تۆ بوو ئەوە سەرزەمینە تۆ بوو ئەوە خاکت تۆ بوو ئەوە فەزای تۆ بوو ئەوە هەوای تۆ بوو کورە تو ئەزانی سپەیس فەزا چەنێ مهمە ئەزانی ئەو بریتانیا وا تۆ ئەیوێنی نیوەی ئەم کوڕی خاکیە بە ناوی سپەیس گرت بۆ خۆی فەزای تەنەفس ئینسان ئەنگلە ساکسۆن ئوسترالیای گرت نیوزیلەندی گرت شمالی ئەمریکای گرت گرتی ئەم خاکانەی گشتی گرت فەزای دروست کرد هەناسەی تیا بکێشە ئینگلیسی تۆ بەچی مامەڵا کرد بە لیرە بە موچە دێ تو چۆن سەعادەتمەندی ئەوە نییە لە تاوبرسیەتی ئاڕاکەی پەلامارە بەحرە ئیشە و دەریا و ئەمانە ئەدێ حازری بخنکێ و لە نەڕۆی یەخی مەسعودە بارزانی بگری 2000 شەقیتی هەڵدەی موچە پول جامعەیە فاسد کە سەکسی تێبخەوە پوڵی تێبخە مردمەکە عادەتەکە فکرەکەن مەزەڕەتە قومار چییە؟ بورس ئەوەی کە تۆ ئەڕۆی بورسی تیاسینی سەهامی تیاسینی مەعامەڵەیە کە پول دەرتێرێ زەرەرەکەی چییە؟ ئیمکانی نییە پول دەربێرێت ئیمکانی نییە پول دەربێرێت لەزا کاورا وەختی ئەچێ بورس 90 نەفەر ئێشێبی دۆڕێنێ 10 نەفەر ئێشێبی واتەوە ئەو 10 نەفەریشە ئاخری هێشێ هەرداینین وەلی تو وەختی چوویتە بورس ئەمڕۆ سەهامی شرکەتێکە سند سەهمێدانەی $100 لە پڕێکا لە شوێکە فوی پیاکەنێژم بۆ $1000 تفڵێکی فرە زرنگی $50,000 کاسبیەکەی تازیتر کار ناتوانانی بکەیتەوە کە ئەتوانی نانەوایی بکەی کە ئەتوانی شیرینی فرۆشی بکەی کە ئەتوانی سەنعەتگەری بکەی ناتوانی بکەی ناتوانی تۆ لە 24 ساعتە 50,000 پوندات کەسێکی فانە چۆن ناتوانی کاری وا بکەی لەذا چه اتفاقێکە بۆ کەفێ حتا نابود نەوێ وڵە ناکە نابود بووی ئیفلاسە کرد قەرزار بووی کەوتیتە سەر عەرزەکە قودرەتە کاریشە نەمافیتر ئەوەڵین ڕێگا چییە؟ خۆفرۆشی چۆکەیتە خۆفرۆشت بزانین چی دەست بیفرۆشی کەرامەتت ڕۆحت وجودت چی دەست بیفرۆشی نەماکە هیچ نەما بۆیە ئەم موچە بەلاشە پێتیاندا لە خیرەت خستیتیان زەمینەکەیان لێت سند لە ئیرادەی کارکردن چن لە دەنگە دلێر کەوتیتە سەلام و عەلیکوم و بە قوربانتان بووم سڵاو و ڕێزمان هەست گەورم و خۆتە لا کردە و ئیستا ئەو هەر تەنیە کاتەوە لە تۆ حەزاتەنیە قسە بکەی لاو با قسە نەکەین و پیا خاسەس و 3 ساڵ پارەی مفتی پێماندا دەنگ نەکەین و لاو 5 ساڵە ئەی خۆین و قەیناکا و قەینە وەلی ئەوە ئیشێ نەمێنێت یەواش نامێنێ بۆ تۆ وەختی ئیفلاسەکەی عادەتەکە گە چوار موچەکە بەرە نەما ڕۆحبە موچە نەما و 6 مانگ دەفێن نەما دوای 5 ساڵ لە پرۆسێکی 5 ساڵ عادەتە کرد بە نەمان کۆ کەمیەکەن و چوار موچە ئەوێتۆ نیو موچە یەواش ئەو نیو موچەشەی نامێنێ ئیسە تۆ چیەکەی بۆ تەئەمینە ئەوە ئەکەویتە فرۆشتن خوات لەزا ئەوێنی ئەم کوردەوارە گشتی خەو بە پاتایە ئەوێنێ لەش بفرۆشی ئاوا فاسدیەکەن بڕۆ بە خەڵکی بێژە لە کوردەواری داگیرکراوە لەلایەن عێراق بڕۆین قیام بکەین لاو بۆ قیام بکەین ئەڕۆین بە هەڵبژاردن دەنگەندەی نەیگۆڕین بە هەڵبژاردن دەنگەدەی ئەگۆڕی بە هەڵبژاردن بۆ چۆن ئەساسەکە ماشینێکی هەز ناوێت لە دەستی بات و لاو چێرەکیسی کێ تااقەتی هەست و بام ژیانە نەشیوی ئەمە جامعەی فاسدەن دەرفاسدە و ئەمە پێشکەوتنی تیانایەتە دەرەوە سەداقەتی تیانایەتە دەرەوە خەلاقیەتی تیانایەتە دەرەوە ڕفاقەت و قەومیەتی و حەجێکی تیانایەتە دەرەوە حەج چمکێ قەداسەتی نییە حەج شتێک گەورەی تیان نییە ئەم مەردمە خۆی یەواش ئەچنە ناوی فەساد نازانن ئەم کوردەوارە عێراقە داگیرکراو لەلایەن عێراقە هەر ئەوە پاوسیکە بیگەڕێنەوە 20 ساڵە پێش ئینسانەکانی و سەردەمە بیوێن حیرەتەکەی ژەم فەسادخانە کوێیە ئەمە چییە؟ هەر ئەوانەی وایسە پیرروبن وەلی چون یەواش فاسد بووگن نازانن فەساد چۆنە
بڕۆن مراجعەیەوە 20 ساڵە پێش خۆتان بکەن بزانن ئەم کارکتەری کە ئەمڕۆهی لە نەزەرە خۆت پیاگە یا ناپیاگە ئەمیانە بوویە بەرە فاسدەوی نەرم نەرمی ورد وردی فاسدەوی فساد یا زندگی ئەەکەی تای خاگری لە پڕێکا لاکەی تو بە قۆڵ کوردیەکەی خۆمانێژی وای چیم کرد لاخوام نەمای دڵە بۆ خۆت تەنەوێ مادام گشتی فاسدە تو فکرەکەی وایتە حاشیە ئەم ناوەێ نە هەجێرادێکە نەماگە ئەم فەسادە تۆ لێودا بەرسێتی وا لە شوێنە لێودا تەحقیر و حەقارەتی وا لە شوێنە لێودا فاحشەگی و لەشفرۆشی وا لە شوێنە تەوەجۆکەی بۆیە دەوڵەتە ئێرانی پێخستە هەرکوێک مردنی کردە فاحشە سپای پاسداران پای خستە عێراق سەدام حسەین عێراقی گشتی بووگەسە فاحشە و مەوادە مخەدر مەصرف کۆن سپای پاسداران پێی خستە لوبنانی گشتی بوون و فاحشە بڕۆن تەماشاییکەن سپای پاسداران پای خستە هەرکوێ فاسدی کرد سووریەی کێشا بە قەحبەی کارە جوولە کەس سێکس مەوادە مخەدر پول لە ئەوڵۆ 10 ملیاردەکەنە گیرفانە لێو دووە بەرە لێتیە کێشنەوە خۆم شتانە ئێوە عادی و ئەیزانن کاورای ساقی مەوادی مخەدر فرۆش ڕۆژە ئەوڵە مفتت داتێ 2 دەحفە مفتت داتێ 3 دەحفە خاتر ئەگری تا ئەوەی معتادەوی معتاد بوویتر بە مفت ناداتێ 2 بەرابەر قیمەتت داتێ تا لێو دووە کەویتە لە شفرۆشی و خۆفرۆشی و ماڵفرۆشی ئەمە حکمە فسادە ئەفەهمی کاکەی مەسئولە پارتی و یەکێتی ئەها کوڕەکە چه فاسدە ئەها کوڕەکە بووگەسە و گەی ئەها کوڕەکە کەوت کەسە دزیکردن ئەها دزیەکە چون تەمینە خەرجەکانی ناتوانێ بکە ئەها کەنیشکەکە ها بەدەسە مەردەمەوەی فلیقێنن ئەمە زانی سەمەرەی چیە سەوری ئاو پوڵەسەی خۆی و سیستەمە فەسادە سەکەوایەتە تۆ فکرەکەی کەنیشکێکە هەست فاحەشەس لەو دو ئەتوانێەوە تۆ بێژێ بابە گیان ڕەحمی هەست بۆ تۆ بەخێو ئەکا نایکە تۆ کوڕەکەت وا هیچ ئوسولێکی نییە هیچ ئەخلاقێکی نییە بۆ ئیشە حەزە پێ بکە بۆ ئیشە تۆ مەعامەڵە نەکە بۆ تۆ کی تۆ دانی فاسدی دزی کردە کردتە دەمە ئەمیش وەکو خۆت دزە وەکو خۆت تابعی نەفسانیات و ناوگەڕیسی بۆ تۆ کی ئەسەم بووی مهمە تۆ کی کورە عەزیزم ئەم دنیانە وا فاسد کرد ئەمانەی کە پێیانێژن تەبەقاتە حاکم شتێک ئەزانن بەناو سەرڕەمەگوو ئەزانی چییە ئایل و فەرامۆشخانە بە فەرمەی سەنەری ئەو تکنیکانەسە کە ئەتوانی مردمانە جامعەیەکی پێ ئیدارە بکەی بی ئیرادەی بکەی بیتەوانی بکەی نەتوانێ هێزی بێت نەتوانێ قودرەتی بێت ترسنۆکی ڕێوێتی ئاڵدریا بێت ئەو یەکسری فرموڵن کار کردیان هەست مردم عاتی نایزانی ئەوە نەیزان پێشن سەرڕەمەگوو نایژنی وەزا داستان حیزب دموکرات داستانە تکرارە فەسادێکە و تۆ لە دڵە ئەمە حیچ نامێنی بەڵام خەڵکە کوردەوار ئیشی خاص بنوارێ ئەها خەڵکە کوردەوار ئەها کانونە فەساد ئەها کڵاوە گەورەیە کە چووە سەرتان ئەها هەرچی سەرزەمینتان بچووکتر ئەوێ فەقیرتر ئەون فاسدتر ئەون بێدەسەڵاتتر ئەون هاڕیاکتر ئەون کارامانە بوو تەماشایانکەن دانە بۆیە لە بەرامبەر ئەم گشتە فەسادە ئەگەر نەویسن ئەگەر قیام نەکەن ئەم منتقە کوردیە هەزێژن بیستێکتانەمیانە دروست کردگە داگیر کەرفێرتی کردگەیژە گوڵێ زەوی پاکوێ خۆم لەسەری دانیشم لەسەر گوڵێ زەویەک کە تۆ دائەنیشی دەوروبەری گشتی فازڵا و زێرا بێ بۆی تەعەفن خەفەت ئەکا نەخۆشیەکەی لێت ئەدا گوڵێ زەمین لە ناوی زێرا بێکان ناتوانێت تۆ بپارێزێ
تۆ لە ناوی جامعەی فاسدا بەر ئەساسە ڕەوابەت فاسد وجود فاسد ساختار فاسد ناتوانی ژیانکەی ناتوانی تەتەورکەی ناتوانی سەقافەت بگری هیچ بۆیە ئیشێ بە سوورەتە سیستەماتیک بەربگری بە فەساد تا جامعە بتوانێت بچێتە بەرەو تا ئینسانەکانی بتوانن گەورە بوون تا ئینسانەکانی بتوانن مەدارجە گەورە تێی بکەن تا ئینسانەکانی مبتەکر بوون مختەرع بوون هونەرمەند بوون تەنە جامعەی چی شتی چی گاوداری ئەمەسە داستانەکە ئەمەسە بە هەر سوورەت ئەنچێ کە ڕاپڕین بۆ خۆی تعریفی کردەگەسۆ مەسئولیەتێکە ئێمە فکر ناکەین شێگوڵە زەمین پاکوێ خۆمان لەسەری دانیشین جامعە پاکنەوێ ئێمە ناتوانین تیان نەفەسکیشین سەرزەمین لە ئەختیارە ئێمانەوێت ئێمە ناتوانین تیان نەفەسکیشین مناڵە من ناتوانێت من نایڵم کۆمەلگایە بۆ مناڵمە جێبێڵم کە تیا فەسادی مطلق بێت دڵی تەنگ بوێت لە ماهیەتی ئینسانی داکەفێت لە ناوە فەسادا هەر ڕۆژ زەجری گەورە بکێشێت نا کۆمەلگای وای بۆ بەجێ نایڵم کۆمەلگایەکی تیاجێ نایڵم مەردی تیانەوێت گشتی بوون و شیمەیڵ و دوو جنسە نا ئیشی مناڵە من لە کۆمەلگایەکە زندگی بکا کە سەداقەتی تیاوێت پیاوەتی و مەردانێکی تیاوێت وەفای تیاوێت شەهامەت و شوجاعەتی تیاوێت مەرگە قارەمانانەی تیاوێت تا ئەم مناڵە منە ژیانی معنایی بوێت بۆیە ئێمە ئیجازە نادەین و نایڵین ئەم بنیادە فەسادە ئیدامە پێیا بکە و ئیشی بەری پێ بگرین بە عەمەڵە خۆمان بە کردەوەی ئینقلابی خۆمان ماف لە ترازان و تێتە دەر تا نەترازی ماف نایتە دەرەوە وەختی سابتت کرد حەقت هەست فاسدت نەکەن حەقت هەست سوالکەرت نەکەن حەقت هەست ئینسانوی حەقت هەست کەرامەتت بوێت ئەمە لە قیام و لە خروجتەوە تێتە دەر ژە خروجکەی ژە قیامکەی ژە بنیانە فەساد هەڵتەکێنیت تۆ لە بەڵانسە فەسادە حەجینی لە ژێرە دەسوپێی ئەم فەسادە ئەهاڕێیت خۆت نازانی ئەوانەی گلادیاتۆر بوون و بەردە بوون لە دەورانە بەردەداریە ئەربابەکانیان بە سەکس و بە مەشروب گرتبوونی کابرای بەردە مەجبوور نەبوو ژن بخوازێ ئەرباب دەدانە ژنی خستە باوەشیان هەر شەو کاورای کۆیلە مەشروب لە بەردەستیانە بوو مەسکەن و سێکسکەن چی گەرەک بوو سەکسی گەرەک بوو نانی گەرەک بوو مەسی گەرەک بوو ئەربابەی دایێ ئەرباب مەڕووماڵاتی بەخێوە کرد مشتێ مێنگەی کۆیلێ ئەکڕی ئەیدا بەدەستی ئەوێکیان و ئاوسیان کەن تا بزێن ئەم کۆیلەکانی زیادکە وەختی خۆی شێکردنە قەفەس ئەوە وەکو گلادیاتۆر یەکتری بکوژن لەسەری زەمینەکە ئەوە نەکارەکەی تا ئەمریت حیات و مەمامەتە دوا لە دەستی من سەکسە پێ ئەدەمەلکۆ لە پێدەم ئێکەی تەواو بڕیاوە ناگەهان یەک نەفەر تەرازیە وتی من ئیرادەم نەوەسیاگەس و بە سێکس ئەوەی کە فرۆید وتی من شای ئێرادە سێکسە وتی من ئێرادەم بە سێکس و نەوەسیاگەس من ئێرادەم مەعتوفە بە ژیانکردنە ژیانە سەربەستکردنە ویڵ پاوەرە سپارتاکوس دەسی بردە شمشێرەکەی وە خروجی کرد ئەعلەوێ بوو بە کۆیلە وتی
ئێرادەیە ئینسان لە کونە سەکسۆ نایەتە دەرەوە ئەرباب پێتەدا. ئێرادەیە ئینسان بزوێنەرەکەی ژیانە نەسێکس. و من ئەم ژیانمە ئەزانە خۆمە، ئەزانە سەربەستی و ئازادیمە وەکو ئینسانێک. بۆیە دەسیدا شمشێرەکەی وە قیامی کرد. خروج سپارتاکوس قیامە ئینسانە کۆیلە بوو تا جەهانە کۆیلێتی بشکێنێت و بێژە من ئینسانم، مایەملەکە کەس نیم، گیانە ئازادم. مرد سپارتاکوس، وەلی قارەمانانە مرد، وەلی ئینسان مرد، وەلی ئازاد مرد. سپارتاکوس مرد و بوو بە ئیلهامی هەزاران ساڵ شۆڕش و ملیۆنها ئینسانی هاڕیاک کە چیرۆکە سپارتاکوسیان تعریف کردۆ. ئەمەسە کۆمەڵگایەک، ئەمەسە ئەو داستانە ژیانە ئینسانە لە خروج و ترازانە بەرەو کوردیەت چوونە. ئەوسە کوردیەت ئای ئێوە خۆی